بینەرانی عزیز و خۆشەویستی خاکسیدی و بەرنامەی گۆڤار لە هەرکوێکن جوانترین سڵاوی ئێمەتان لێبێم کاتتان باش خۆشحاڵین کە دووبارە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی تری گۆڤارە بە ئەوەی خۆشەویستە دەبینەوە بە هیوان کە هەمولایەتان زۆر باش بن ڕۆژێکی خۆشتان تێپەڕان بێ و تاوەکو کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن پرۆگرامی ئەمڕۆمان وەکو هەمیشە زۆر تایبەتێکن لەو بابەتە گرنگانی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ قسەی لەسەرەکەین ئەویش هونەری ڕوخسارناسیە ئەشێ ئێستا هەندێک هەبێت لە هونەری ڕوخسارناسی بەمانای چییە کەم تا زۆر هەمومان لە ژیانی ڕۆژانەمانە هاوڕێمان هەیە کەس و کارمانەیە خزم و خوشک و برامان هەیە کە لەگەڵ یارەدانیشین ئەشێکم تا زۆر ئەومان بەرگرکەوتێ کا بڵێن من کەسێک بەسێگی ڕوخساری کەم ئەزانم چی لە نێشتیایە و چیە و بەتەمای چییە ئەمڕۆ بەچڕی لەسەر ئەم بابەتە قساکەین لەگەڵ میوانەکەمان لە ستۆدیۆ کە ئەویش زۆر بەڕێز ئاکۆ حەمە مەحموودە کە بەڕێدان بە ئاکۆ شارۆشی ناسراون ئەو بابەتەمان بۆ شیە کاتەوانە کە ئەشەیەکەم تا زۆر ڕۆژانە ئێمە هەمان بەریکەوتوێتین هونەری و ئەشمانەیە بەسمانە بزانین کە ئایا ئەمە زانستە یاوە خۆت هونەرە لەسەر ماوە قساکەی سەرەتاچین لای کتێبی هونەری ڕوخسارناسی کە ئەمە چاپی یەکەمیانە لە ئێستاە بە خۆشحاڵی و چاپی دۆم و سێم لە بڵاوکردنەوەیە و ئەتوانین بڵێن لە ساڵێکی ترا چاپەکانی تیشی بڵاوبێتەوە کاگاکۆ زۆر زۆر بەخێر هاتی سەر چاوان زۆر ساز بۆ ئێوە ساز بۆ ئەم دەرفەتی کە لەم بەرنامە جوانە و لەم کەناڵە جوانە بە منتان بەخشیت زۆر سپاس دەکەین بەخێر هاتی سەر چاوان زۆر پەرۆشین بۆ بابەتەکە بابەتێکی زۆر هەستیارە هەمووان پێمان خۆشەکە کەسێک هەبێ ڕوخسارمان بخوێنێتەوە بزانێ کە چین و چۆرین و ئەشێ هەندێکیشمان پێمان خۆش نەبێ بۆنە لەسەر تیڤی لە بەرچاوی هاوڕەکانمانە لە بەرچاوی خەزم و کەس و کارە خوێندنەوە بۆ فەیس و ڕوخسارمان کرێ باچین ئەو بابەتی کە بزانین ئایا ڕوخسارناسی چییە هونەرە یاوە خۆت ئەی ماتوانێت بڵێن زانستە بەڵێ ڕوخسارناسی یاخود هونەری خوێندنەوەی ڕوو وەکو مەفاهیم زانستە بەڵام بەکارهێنانەکەی هونەرە بۆ مانای سەلیقەیە پێویستە تۆ ئەگەر بتوێبی بە ڕوخسارناس کتێبەکانە ڕوخسارناسی زیاتر لە جارێک بخوێنیتەوە و هەموو چەمکەکان و هەموو گێڕەکانیان زانستە لەبەر بکەی حەزی بکەی لەبیرم نەچێتەوە بۆ ئەوەی بتوانی کاری ڕوخسارناسی ئەنجام بدەیت سوودی ڕوخسارناسی لەوەدایە کە تۆ لەڕێ ڕوخسارناسیەوە لەڕێ نەخشەکان زانینی نەخشەکانی ڕوخسارت نسبەتی هەر سیفەتێک لە سیفەتەکانی ئەو کەسە ئاشکرا دەکەی بەبێ ئەوەی کاتێکی زۆر بە فێڕۆپیلان لە ماوەی چەند خولەکێکی کەمدا و ئەمە سوودی چییە؟ ئەمە سوودی ئەوەیە کە تۆ کە کەسەکەت ناسی لە ڕووی کەسایەتیەوە سیفاتە بارزەکانی ئاشنا بووی لە ڕێگەی ئەم زانستەوە دەتوانی ئاسانتر هەستکۆتی لەگەڵ بکەیت سەرکەوتوانەتر کاری لەگەڵ بکەیت هەر لە پەیوەندی کۆمەڵایەتەکان تەنانەت پەیوەندی هاوسەرداری پەیوەندی هاوڕێیەکی پەیوەندی وەزیفی و پیشەیی لەڕێی ئەم زانستەوە بە چاوڕوونیە کە چرایەکە بە چاو دڕونتر دەکاتەوە بۆی بتوانێت سەرکەوتوتر وزووتر و زیاتر خۆت و کەسانی دەوروبەرت بناسیت زۆر باشە کاکۆ باست لەوە کرد کە ئەگەر کەسێک بێوێ لەم هونەرە یاخود لەم زانستەیە کار بکە پێویستە کتێبی چەند ساڵ ڕابردوو خوێندێتەوە بۆ ئەوەی کە تەنانەت دێر بە دێڕی لەبەر کردێ بۆ شارەزایەتی زۆر باشی هەبێت بەڕێستانەمانێ بزانین کە لەکەیەکە دەستان کردو بەم کارە و ئایا مەبەستشمانە بزانین ئەو کتێبە بەناوبانگانە چی بوون کە تۆ لە سەرەتای دەستێکە و دەستی کردو بەخوێندنەوە و ئەتوانین لە دێر بە دێڕت لەبەر کردووە بەڵێ من سەرەتای سەرسامبوون و هەڵبژاردنی ئەم زانستە بۆی توێژینەوەی لەسەر بکەم دەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 کاتێک کە یەکەم کتێبم دەستکەوت بە ناونیشانی زمانی ڕوخسار هەر ناونیشانەکە سەرنجی ڕاکێشان کە خوێندنەوە هەستم کرد ئەمە لە ژیاندا زۆر سوودی لێوە دەگیرێت بە تایبەتی لە بواری یاسا و لێکۆڵینەوەدا کە من بە حکمەوەی کە پارێزەر بووم کاری محاماتم دەکرد لە لێکۆڵینەوە یاسایەکاندا سوودم زۆر لێوەگرت و بەردەوام بووم بە دوای مەزەری سەرچاوی کتێبی تردا گەڕام تا گەشتە ئەوەی کە من بیکەم بە توێژینەیەک لەگەڵ خەمەنمدا وازی لێنێنم لە ساڵی 2010 لەسەر داوای کاغا ڕێجەبار سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکان چەندوانەیەکی ڕوخسارناسیمەوە لە خولێکی ڕۆشنبیریدا بەناوی سەرکردەیدا هاتوو هەروە ساڵی 2014 پێشتری ژاماژەم پێداوە کە ساڵی 2014 لە شاری ڕانیە لە خولێکدا چەندوانەیەکی ڕوخسارناسیمەوە
ئامادەبوان ئامادەی خۆم دەربڕی بۆ ئامادەبوانی ئەم خولانە کە من ئامادەم فێری ئەم زانستیان بکەم وەکو نەگوەکو مامەستایەک بەڵکو وەکو هاوڕێکی خۆیان بتوانم ئەم زانستە بۆیان بەخشم و پێیان بڵێم هونەری ڕوخسارناسی چۆن ممارەسە بکەن و چۆن سوودی لێوە بکەن. زۆر باشە. کاگاکۆ کە باس لە هونەری ڕوخسارناسیەکەین، ئایا ئەمە بابەتێکی تازە نیە بۆ کۆمەڵگا و بۆ تاکەکانی ئێمە؟ ئەشێ ئێمە تاکەکانمان کەم تا زۆر هیچ ئاشناییمان نەبێ بە ڕوخسارناسی، بەڵام لە دەستێکی پرۆگرامە باستم لەوە کرد کە ئەشێ هەندێکمان کە خۆمان بەزیرێتە زانین کە تەماشای ڕوخساری دەوروبەرمانەکە یاخود لە ڕووی ڕوخسارەوە نایخوێنینەوانێ بەڵکو ئەگەر ئەو کەسە لەبەر چاومانە شتێکی هەڵە بکە یاخود بە جوڵە بە ئاماژەیەک شتێکمان پێ بڵێ لەوانەیە دوای لە خۆمان بڵێن ئەو کەسا خوێنینەوە، ئەو کەسا شتێکی واڵێ. ئایا ئەو کەسی کە ئەڵێ ئەگەر سەیری کەسی بەرامبەرم کەم ئەزانم چییە کات و چی ناگە لە کۆمەڵگەی کوردەواریە بابەتە هەیە ئەڵێم ڕاستەی دەموچای فڵان کەسکەم ئەزانم بەتەمای چییە. ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە ئەو کەسە توانای ئەوەی هەیە کە ڕوخسار بخوێنێتەوانێ؟ بەڵێ پرسیارەکە جوانە، قسەیەکی وتراوە هەر وتراوە هەر ئەمێنێتەوە. پرسیارەکە جوانە. بەر لە وەڵام پرسیارەکە دەمەوە با ئەوەش باس بکەم کە من لە مانگی ڕابردوودا سێ سیمینارم کرد، لە مانگی نۆدا سێ سیمینارم کرد ئەمساڵ بە سپۆنسەری خۆم و لەسەر ئەرچی خۆم و زیاتر لە 150 کتێبم بە دیاری بەخشیە ئامادەبووان. زۆر باشە. باسی و کاران ناکەین کە لەسەر ئەرچی خۆت چاپتکردن. سیمینارەکان لەکوێ بوون؟ خولەکان لە سیمیناری یەکەم لە سنتەری ڕۆشنبیری سەرا بوو، سپاسیان دەکەم، سپاسی ئۆستاسە جوانی دەکەم. سیمیناری دووەم هەر لەسەر ڕوخسارناسی لە بەڕێوەبەری ڕاگەیاندنی و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی، سپاسیان دەکەم کە لەسەر داوای ئەوان من ئەم سیمینارم لێ ساز کرد. و سیمیناری سێم لە ناوەندی زۆربەشتیان بوو لەسەر داوای خۆیان و لە هەرچی سیمینارەکە کتێبم بە دیاری بەخشی ئامادەبووان. و ئەگەرچی خەرجیە کەوتە سەر من، بەڵام من ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگتر بوو گەیانی پەیام و معریفەی من گەیانی ئەم زانستە بە خوێنەران و بە خەڵکی بڵاوکردنەوەی ئەم زانستەیە بەناو خەڵکا هۆشیارکردنی زیاتری خەڵکە. ئێمە نابێت زانست تاپۆ بکەین و بڵێن ئیلا مڵکی خۆمانە و خۆمان بکەین بە دیکتاتۆر لە دنیای زانست و لە وەسەتی زانستە، بەڵکو زانست بۆیە کە شارەزا بووی فێری بووی بڵاوی کەیتەوە بە دەور و پشتی خۆتدا بۆی کۆمەڵگا سوودی لێوە بێ، بۆی ئێمە کەسێکی سوودبەخش بوون لە کۆمەڵگا. بەڵام بۆ جوابی پرسیارەکەت ئەم زانستە تازە نییە، لە سەردەمی چوارەمی پێش دایم لە پێش میلادەوە ئەم زانستە سەرەتا زانا ئەرستۆ کە زانایەکی ئەفریقیە هات بنەما و مەبدەئەکانی ئەم زانستەی بەسەر بەخۆ لە چوارچێوەی کتێبدا بڵاو کردەوە و جارێکی بە خەڵکی ئاشنا کردەوە. و هەروەها لە سەردەمی شامانەکاندا چینیەکان و لە سەدەکانی ناوەڕاست لە ڕۆژ ئاوا لەلایەن نووسەرێک و بیرمەندێک بە ناوی لاڤاتیر هات ئەم زانستەی جارێک کرد بۆکو زانستێکی سەربەخۆ بە خەڵک ناساندەوە. کاتی خۆی زانە مسڵمانەکان نایان ئێستش لەگەڵدا بێ نایان ناوە علمی فەراسە وەکو زانستێکی پزیشکی ئەژماریان کردووە. هەروە بیرمەندانی سیاسی و محللانی سیاسی سوودیان ئەم زانستە وەرگرتووە، بە نمونە عەبدوڵڵا شەمسەدینی ئەنساری وی هەتا ئێستاش ئەم زانستە بەردەوامە و هەر سەدێ و چەند بیرمەند و نووسەرێک جارێک تر ئەم زانستە بەرگێکی نوێ و بە پەرەسەندووتر و گەشەسەندووتر ئەم زانستە دەخەنەوە بەردیدی خوێنەران و لە چوارچێوەی کتێبدا بڵاوی دەکەنەوە. زۆر باشە. کاگاکۆ دەمان خۆشم زیاتر لەسەر بابەتی سیمینارەکان و پێشوازی و جۆش و خڕۆشی هاوڵاتیان بیناوانێ ئەمانە بداین لەو سیمیناران کە هەر لە هەر شوێنێ بێ لە هەر جێگایان کردیبەتە پێشوازی هاوڵاتیان چۆن بووە و لە هەمان کاتا جۆگرتن و وەرگرتنی زانیاری هاوڵاتیان چۆن و بەرامبەر بەسۆ کاردانەوەی هاوڵاتیان چۆنە؟ ئایا گەرم و گوڕێکی زۆری پێوە دیارە بۆ ئاشنابوون بۆ بابەتە؟ بەڵێ من لە کەناڵی تریش ئاماژەم پێداوە کە هەر سیمیناری سەعاتونەیەکی خوێند ئەوە ویستی من نەبوو کە سەعاتونەیەک خوێنێ، من نیازم بوو تەنانێ سەعاتێک ڕووسەقلامێک بڵێم و مبادرەیە بکەم کتێبەکە و مەفاهیمی ئەم زانستە ئاشنا بکەم بە ئامادەبووان. بەڵام ئەوان خۆیان داوایان کرد کە سیمینارەکە بگاتە هەر سیمیناری بگاتە سەعاتونەیەک و من ماندوو نەبووم، زۆر خۆشحاڵ بووم کە توانم
پامەکەم و مەعریفە و ئەم زانستە بگەێنم بە ئامادەبووان بە جۆش و خۆشەوە زۆر بە تامەزرۆی جوان بۆ گرتم هەستم بەو تامەزرۆیە دەکرد بۆیە منش بەردەوام بووم لە قسەکردن و باسکردنی بەکارەکانی ئەم زانستە. باشە بەری بۆ سەر ناوەڕۆکی کتێبەکەمان کە هوەری ڕوخسارناسی لێران نووسراوە تەوێڵ کە بە ئەزانی بەمانای ناوچوالێ و لە هەمان کاتە چاو برۆ گوێ لە کاتێکا تۆ خوێندنەوە بۆ ڕوخساری کەسێکەکەی تەنها بەو چوار شوێنە سەیرەکەی کە لە کتێبەکەی ئاماژە پێیا و خۆ شوێنی تر هەیە. بەڵێ ئەم زانستە ڕوخسارناسیە وەکوتم لە ماوەی ساڵی 2002 تا ئێستا 8 ساڵە من توێژینەوەی لەسەر دەکەم توێژینەوەکە شەفەویە و لە بەکاری دێنم توێژینەوەیکی فکریە لەگەڵ خۆمدا ئەم زانستە لەگەڵ خۆمدا هاوڕێیە و بەردەوام لێکۆڵنەوە دەکەم بیری لێ دەکەمەوە و دوای 8 ساڵ ئەم فاڕێگەم بە خۆمدا کە بیکەم بە کتێب توێژینەوەکە چیتر لە مێشکمدا پەنگ نەخواتەوە و چیتر بەوە نەوەستم هەر ڕوخسارناسی بۆ خەڵک کەم و ئیدی ئەم زانستە نەکەم بە کتێب وتم بابی کەم بە کتێب ئەم توێژینەیە پۆلێ من کرد ئەم زانستە پێش بە سەرقە نەزەری خۆم دەتوانم لە سێ بەرگدا کۆی بکەمەوە لە سێ بەرگواتە بە سێ کتێب هەر کتێبەی نزیکەی 300 لاپەڕە لە دووی 300 لاپەڕەدا و بەرگی یەکەم نزیکەی 300 لاپەڕەیە کە لەبەر دەستدا بڵاو کراوەتەوە بە دیاری بەخشینە چوار بەشی لای خۆم دەستی کرد تەنها لای خۆت کاتە لە چاپخانەکانە دەست ناکەوێت و بە دیاریە نایفرۆشم و ئەم بەرگە ئەم بەرگی یەکەمی ئەم کتێبە تەنها چوار بەشی ڕوخسارە ناوچاوان برۆ چاو گوێچکە ڕوومەت لووت دەم شەویلاگە چەناگە لاجانک شێوەکانی کە لەیسەر لە بەرگی دووەم و سێمدا جێ دەکەمەوە لە کتێبەکەی بەڕێساناسیی ئەوەم کرد لە هەر بەرگێکیە لە هەر شوێنێکی جیاواز سپەیسێکی جیاواز هەیە بۆ نمونە ئەمانە کە هەر کەس لەو شێوەی ڕوخساری خۆی جیاوازە بۆنە لە کەسێکی تر هەمووی ئاماژەی پێکردێت لە کتێبەکەدا ڕسمی ئەو بەشەی ڕوخسار کە شەرحم کردووە ڕسمەکەم لەگەڵ دادا بەزاندریان نووسینەکەیدا بۆی ڕسمەکە زانستەکە ڕوونتر دەکاتەوە بە شێوەی وێنەی ئاسانتر پامەکە دەگا و ئاسانتر لێ تێدەگەن. باشە کاکۆ باس لە ناوەوەی گوێ کردووە با لەسەر بابەتە نووزایی ئەمە چۆنە ئەم بابەتێکی زۆر زۆر قوڵە. بەڵێ بۆ نمونە ئەگەر بڵێ نەخشی گوێ لەوانەیە خەڵکێک کە شارەزای ئەم زانستە نەبێ بڵێ ئەنجای گوێ ئەو هەموو نەخشەی بۆ چیە گوێ هەر گوێ و تاڵ نەخشی کوا گوێ دوو بازنەی تێیە بازنەی ناوەوە و بازنەی دەرەوە لە نێوان هەردوو بازنەکە ئیتارێک لێشی جیا دەکاتەوە ئیتارەکە کەم بێ یا زۆر بێ جیاکەرەوەیەک هەیە ئەمە بڵێن ئەمە نەخشێکە و شێوەی هەڵکەوتەی گوێ هەیە زۆر نزیکە لە کەلەی سەرەوە و گوێش هەیە ئاوا تاو ڕووی لە پێشەوەیە بە کوردیاری دەنەوە گوێ بەل. باشە جیاوازەکانی کاکۆ جیاوازیەکانی چین بۆ نمونە جیاوازی گوێچکەی من تۆ چییە لە قەبارەشدا گوێی بچووکمان هەیە گوێی گەورەمان هەیە تەنانەت ئەم نەخشەیەش لە کەسێک و بۆ کەسی تر فەرقەکە و ئەمانە هەمووی ئەم نەخشانە هەمووی نسبەتی چەند سیفاتێک دەخرێنێتەوە بۆ نمونە کاتێک کە گوێچکە بەل بێواتە کراوە بێ ڕووی لە پێشەوە بێ گوێچکە زۆر کرابێتەوە ئەمە بڵین ڕقی لە دابوونەریتە و نایەوێ تەواو تەسلیمی ئەو بیئەیە بێ ئەو ناوەندە بێ کە تیایدا دەژیت یاخود تیایدا کار دەکات سەربەستیەکی زیاتر لە کەسێکی ئاسایی بەڕەوا دەبینێت بۆ خۆی و ساڵز لەو سەربەستیە ناکە و بە پێچەوانەشەوە کەسێک کە گوێچکەی زۆر نزیک بێ لە تقریبا تۆ ئەڵەی نووساوە بە گوێچکەیەوە کەسە ئەمانە لە ناو بیئەکە ئەتوێنەوە ئەو بیئەی کە کاری تێدا دەکەن ئەو بیئەی کە تیایدا دەژین ئەو کەسەی لەگەڵدا دەژین دەبێتە پارچەیەک لە بیئەکە و هیچ سەربەستی تەحەفوزاتێک خۆی جیاناکاتەوە و ڕقیشی لە دابوونەریت نییە زۆر پابەندە پێدا ئەو بەشێکە لە ژیان کەواتە نەخشەکە گۆڕا سیفاتەکەش گۆڕا کەسایەتەکەش گۆڕا لە هەستکەوتیا کەسایەتەکە دەبینێت
و نەخشەکەش لە ڕوخساریدا ببینێت یاخود قەبارەی گوێچکە یان ئەو حەوزەی دەرەوەیە ئەمە حەوزی ناوەیە فاسیلەیەک هەیە جاکەرەوەیەک هەیە کەرکراگەیە ئەم جیاوازی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەمە جیاوازی هەیە جاکەرەوەی حەوزی یەکەم و حەوزی ناوە حەوزی دەرەوەی جاکەرەوەی زۆر کەمەیە خود نییە ئەمە جاکەرەوەی حەوزی ناوەی گوێ لەگەڵ حەوزی دەرەوەی گوێ جاکەرەوەی کاری وەزیفی کەسەکانە وەزیفی لەگەڵ کاری عایلەوی هەیە بەپی ئەو نەخشە پێت دەڵێ تا چەند توانێتی کاری عایلەوی و خانەوادەی جا کاتەوە لە کاری وەزیفی و تا چەند میتوانی و تێکەڵی کردووە ئەمە ئەم قەبارەی حەوزی ناوەی گوێ تا حەوزی ناوەی گوێ گەورەتر بێت ئەم کەسە لە بیرکردنەوەکانیدا لاانە ڕۆحی معنەویەکان زاڵە بە پێچوانەوە حەوزی دەرەوەی گوێ گەورەتر بێت ئەم کەسە لە بیرکردنەوەکانیدا بیرکردنەوەی مادی زاڵە بەسەریدا مادی مانای ئەوە نیە ئەو کەسە سیفاتەکە سلبیە دەتوانی بە ئیجابی ئەو سیفەتە وەردەگرین بۆ نمونە کاتێک کە تۆ پێویستی بە بیرۆکەی مادی هەیە سوود بەو جۆرە کەسانەوە بگیت کە حەوزی دەرەوەی گوێچکیان دەتوانین پسوڕایان پێ بکەین لە پرۆژەی مادیدا کەواتە سیفاتەکاندا بە هەمووی بە سلبی سیر نەکەین ئەوە پەروەردەیە و قیمە جوانەکانە کە شەخصەکە خۆی هەڵی دەبژێرێت بیکا بە بەرنامە ڕێژی بۆ ژیان ئایا پەروەردە و فێرمە و مەبدەعەکانی جوانە ئەو سیفاتانەش بە جوانی بەکاردێنێ ئەگەر خراپیشە پەروەردەکەی ئەم سیفەتە جوانانە بە خراپی بەکاردێنێ بە سود بەخش نابێت بۆ کۆمەلگاوکە باشە کاکۆ بابی لەسەر بەشەکانی تری ڕوخسارکە هەرێکە و ئاماژەیە کە بۆ شتێ چەمان ماوە لەسەر کتێبەکان قسە بکەین بەڵام ئەگەر کەمێک بە خێرایی باز لە بابەتەکانی تری ڕوخسارکەین کە هەرێک لە دەم و لوت و چاو و برۆگرێتوانێ ئەوانە هەرێکە و قسەیەکە تا بۆ خۆی بەڵێ بۆ نمونە دەتوانین باسی فەیسی تۆ بکەم بەردەستەی لێوی سەرەوەت پێمان دەڵێ کە تۆ بەڕێزت کەسێکی قسە لە ڕوو ناتقی ڕوبەڕوو شتەکان دەڵێ لە باتی پاشەمدا ئەوەش مانای ئەوە نییە مەبەستانی بەرامبەرەکەی بێ دڵفراوانیەکی تر لە پێش ئەو قسانەیە بەڵام تۆ ئەم ناتەقبوونت بۆ دەکات دایم قسەت حاضر بەدەست بێت و مەسەلەن قەبارەی دەمت کە لە دەمەچووەکانە پێت دەڵێ کە تۆ ڕازگۆیی لە تۆدا زاڵە زۆر قورسە بۆ تۆ پێچوانە ڕازگۆیی بدوێ بەڵام پەروەردەش لە لایەک تەحەکوم دەکات بەڵام ئەمە کەرەسە خامەکەی تۆیە ئەمە بەهرە و لیاقەتی تۆیە ئەمە کەسایەتی تۆیە تۆ چۆن سود لەو سیفاتانە وەردەگری ئەو خۆت بڕیار بدەیت ئەو مەدەب و قیامەت جوانەکان بەرامبەر ئەتوانێت سود لە ڕوخسار و ناسینی ڕوخساری خۆی وەردەگرێت دەتوانێت سود لەو بەهر و تواناکانی خۆی بناسێت لە چیدا بەتوانایە لە چیدا زەعیفە سیفاتە سلبیەکانی چین سیفاتە ئیجابیەکانی چین سیفاتە سلبیەکانی پراکتیزە نەکە لە واقعدا لە حەوسکەوت و لە ژیانە ڕۆژانەیدا کە پیان کاتەوە سیفاتە ئیجابیەکانیش چالاکتر بکات و پەرەیان پێ بدات ئەمە چی وای دەکات ئەوە ئەو پەروەردە و قیەم و بەها جوانانەیە کە خۆی هەڵی دەبژێرێت لە ژیانیدا پیادە بکات باشە ئەوەی لەسەر نەنووسێت شتەکان بەڕاستی وابوو زۆر زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێت کاتێکی زۆر زۆرماڕۆ شەباتشینە سەر کتێبەکان با لە منظمەی ئومەی متحیدە و دەستێکین کە ئەمە ئەتوانین بڵێن بەحسی بەکالۆرۆس بووە توێژینەوەی بەکالۆرۆسی خۆتان بووە ئەمە باز دەچێتە ئەگەر زۆر زۆر بە کورسی باسییان لێ پێچ و کاتێکی زۆر زۆر ماڕۆشتووە منظمەی ئومەی متحیدە بەحسی بەکالۆرۆسەکەمە لە خاڵی 2006 کە کۆلێژ یاسان تەواو کرد لە زانکۆی سلێمانی کە پێم کرد ئەو کاتە بەدەستنێت بە خەتێکی جوان نووسیمەوە لەبەر ئیمکانێتم نەبوو تایپی کەم لەبەرەوە خەون و ئاواتم بوو کە ڕۆژێک بێت ئیمکانێتم هەبێ تایپی کەم و دواتر چاپی کەم و لە شێوەی کتێبێکدا بڵاوی کەمەوە بۆ کتێبخانەکان بیبەخشم بە کتێبخانەکان ئەو ئاواتەم هاتەدی کاتی خۆی ئەم ڕیسالەی بەکالۆرۆسە بە پلەی ئیمتیاز قبوڵ کرا لەبەرەوەی توانی مەسیلم و مەزبەر بەکاربێنم بە شێوی زانستی پێشکرد ئەمە ئەم کتێبەی بەردەستت دیری جەنگە هەر خۆم وەرم گێڕاوەتە زمانی کوردی کە
ڕیساڵی مازوتێرەکەی خۆمە بە زمانی عەرەبی تەقدیمم کردبوو بە زمانی کوردیش تەرجەمەم کردبووی شوێنەری باز لە قانونی حرب دەکات باز لە حاڵەتەکانی دیربوون دەکات دەچێتە چوارچەوەی قانونی دەولی عام واتە یاسای نێودەوڵەتی گشتی کتێبەکانی تیش هەرێک لە هونەرمەندێک لە خەمی نیشتیماندا بە هەمووان ببینن و لەبەر کەمی کاتەکەمان بمان بوو دەکاتۆ کە ناتوانین یەک لە یەک باسی هەمووکەین و لە هەمان کاتیشە هەنگاوە سەختەکان و ڕسالەیەکی ماجستێرێکی ترە ئەمەش لە هەمان کاتە ئەمە ئەسرا الحرب کە باسم کرد و کتێبی هەنگاوە سەختەکان شعری ساڵی نەوەتەکان و سەرەتای ساڵی 2010 کاتێک کە لە باخەکەی زیندەکەی خۆمان دانیشتم گەنجان دەهاتم داوای نامەی دەزاریان لە من دەکرد دوازر ئەم نامانە بوو بە هەوێنی لە داویبوونی ئەم شعرانە باشە زۆر باشە زۆر بەخێر هاتی کاگاکۆ خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادە بووین ئێمە شتێکمان لەمە و دووبارە بەخێر هاتی من زیاتر خۆشحاڵم و هیوای سەرکەوتنا بۆ دەخواست زۆر سپاس سەرکەوتنی بۆ بەڕێستان